کارەکانی پرۆژەکە زۆر بە باشی بەڕێوە دەچێت زیاد لە 135 کارەکانی پرۆژەکە تەواو بووە. طبعاً کە من باز لە تەواوبوونی 135 پرۆژەکە دەکەم بەگشتی باسی دەکەم ئەژینە لە زۆرێک لە بڕگەکانی پرۆژەکەدا بۆنبوونە بڕگەی ئاوبارەکان کە دەکەوێتە ژێر ئاستی جادەکەوە زیاد لە 195 پرۆژەکە تەواو بووە. بڕگەی بڕینی پرۆژەکە زیاد لە 180 کارەکانی تەواو بووە. پێشبینی ئەکرێت لە هەتا کۆتایی ئەم ساڵ کاری بڕین هەمووی تەواو ببێت، کاری پردەکان و ئەوبارەکان هەمووی تەواو بێت. یەکتر بڕەکانی پرۆژەکە کار لە هەموویان دەکرێت، تەواوی 32 کیلۆمەتری پرۆژەکە کاری دەکرێت. ئەوەی جێگەی دڵخۆشیە لە ئێستادا دەست کراوە بە ڕاخستنی چینی بەردی شکاو سەبەیس بۆ ژێر جادەکە کە لە دوای ئەم بڕگەیەوانەیە کاری قیرتاوکردن و بڕگەکانی تری شەقامەکە دێت. سەردانیەکان بە مەبەستی دەستخۆشیکردن لە هەموو کارە باشەکان و ئەو کارانی کە پێش کەوتووە و هەروەها لە کاتی خۆی زیاتر ینی ماوەی کەمتری بوو پرۆژەکە زیاتر چۆتە پێشەوە و هەموو جاریشی بۆ ئەو سەرنج و تێبینیانەی هەم خۆمان هەموو کولیژنەی پلان و پرۆژەکان و شارەوانیش بۆ ئەوەی گفتوگۆ و ڕاوێژ لەسەر سەرنج و تێبینیەکان بکەین و زیاتریش ڕەنگە ئەوەی کە پەیوەست بێ بە سەرنج و تێبینیەکان و ڕاستپاردەکەەوە زیاتر پەیوەست بێ بە باخدارەکان و یا خاوەن خانۆکان و خاوەن پرۆژەکان ئەوانەی کە ئەکەونە بەر شەقامی 100 مەترەکە بۆ ئەوی بزانین ئاستی قەرەبووکردنەوە و ڕێکارە یاسایی و ئیدارەکانی قەرەبووی جوتیارەکان و خاوەن باخ و خاوەن خانۆکانیش گەشتوەتە چوە.